ئەم کۆبوونەوە بۆ مەبەستەتانێ بۆ تەواوکردنی ڕێگای نێوان کەلار سلێمانی بەڕاستی ئەم ڕێگە بۆتە ڕێگەی مەرگ ڕۆژ نییە ئێمە یەکێ لە ئەزیزانمان لە خۆشەویستانمان لە دەست نەدەی من خۆم یەکێکم لەو قوربانیانی ئەو ڕێگە لە ساڵی 2015 تووشی حادسە بووم لەو حادسەیە تاکو ئێستا بەدەستی و ئەنارەرم کچەکەم تاکو ئێستا چاک نەبووتەوە بەڕاستی من ئەم پەیامە ئەڕاستەی حکوومەتەکەم ینی کەی ئەم جادەیە تەواو بێ وەکڕوونە ماوەی 9 ساڵ تێدەپەڕێت بەسەر تەواوکردنی جوسایدی نێوان ڕێگای کەلار سلێمانی هەڵبەتە لەم ماوەی ئەم ساڵانەیە پچر و بە شێوەیەکی خاو خلیج کاریان لە پرۆژەکەدا کردووە بەڵام وەکو پێویست نەبووە لە بەرەنجامی ئەم سیسی و خاوی بڕێوچوون و هەتا بۆ ماوەیەکیش بەخستنی پرۆژەکە و تەواو نەکردنی بەسەدان و بەدەیان هاوڵاتی و هاونیشتمانانی ئەم هەرێمە بەتایبەتی لەم چەند شارێکەوە ئەم پرۆژە بە یەک دەبەستێتەوە بوونەتە قوربانی مایەی کەمتەرخەمی و بە تەواو نەکردنی پرۆژەکە لەلایەن بەرپرسانان و دەسەڵاتداری ئیداری شارەکان و بەتایبەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەداخەوە دیارە ڕێگای کەلار سلێمانی کە بە ڕێگای مەرگ ناو دەبرێت چەندین ساڵە قوربانی لێ دەکەوێتەوە ئەم گەرمیانە بۆتە قوربانی دەست ئەو ڕێگایە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئاوادانکردنەوە نەیتوانیوە ئاوڕێک لە ڕێگای کەلار سلێمانی بداتەوە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی کە خسوەتە مەترسیەوە لە ڕۆژانە لە سلێمانیەوە بۆ گەرمیان دێنام کەسێ لە گەرمیانەوە بۆ سلێمانی ئەڕوا ئەم ڕۆژ لە گەرمیان چەند چالاکیە گوناڕزایەتێک بەڕێوە چوو کۆمەڵێ گەنج دەستخۆشیان لێگن کە لێرەوە بە پێشون بۆ سلێمانی بۆ داواکاری ئەو ڕێگای کە ڕێگای کەلار سلێمانیە بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە بەلای هاوڵاتیانەوە لە چەند شەوی ڕابردوودا گوێمان لە لێدوانێکی وەزیری ئاوادانکردنەوە بوو کە دەڵێت بەغا پارە نانێرێ بۆی ڕێگاکە تەواو ناکرێ هەموو شتەکانیان بەساوەتەوە بە بەغاوە ئەمە خەڵک بۆ بڕوا ناکات